ئەگەر لە ڕابردوودا دەستەواژەی چینایەتی وشەیەک بوو بێت تەواوی کۆمەلگای پێجیا کرابێتەوە، بەڵام لە سایەی دەسەڵاتی ئێستا چینایەتی بەسەر توێژەکانیشدا دابەش بووە. با پێتان بڵێم چۆن مامۆستایان یەکێکن لەو توێژە بەهۆی ئەو ناوانەی بۆیان داتاشراوە دابەش بوونە بەسەر چەند چینێکدا. من مامۆستا جاسم مامۆستایەکی خۆبەخشم لە ئەم قوتابخانەیە بۆ ماوەی 3 ساڵەوە ناڵێمەوە. هەندێک کەسێ دەڵێ کە باش ئەگەر حکومەت ئاورت لێ ناداتەیان بە مافەکانی خۆت پێ نادا بۆچی تۆ بەردەوامی لەسەر کارەکەت و بۆ وازنیانی بۆ خۆت بڕی لەلایەتر ئیشەتر بکەی. وەڵامی ئێمە بۆ ئەوان ئەوەیە کە ئێمە کار و پیشەی خۆمان خۆشەیە، پێمان خۆشە لەم بوارەیە خزمەت بکەین. من ڤیان مشیر لە چینی وانەبێژان لە ڕیزی مامۆستایان. من وەکو وانەبێژێک کە مامۆستای کۆمەڵایەتیم ئەرکێکی زۆر لە سەرمانە، بەڵام وەکو پێویست حەقی خۆمان پێ نادرێ، بۆیە داوای مافی خۆمانەکەین. سەری ڕایدانە مەزراندنمان لەگەڵ ئەوەشدا شایستەکان بەپێی پێویست ناگات. من ناسکە سێگۆڵ مامۆستای زمانی کوردم ماوەی ساڵێکە وەکو گرێبست لێرەوانە دەڵێمەوە. بەداخەوە مامۆستایان لە ئێستاە بە چەند شێوازێک دابەش بوون، میلایکی هەرێم و میلایکی بەغدا و گرێبست و هەمووانە بێش. بەداخەوە ئێستا مامۆستایان دابەش بوونەتە سەر چەند چینێک، مامۆستای هەمیشەیی و مامۆستای خۆبەخش و مامۆستای گرێبەست و مامۆستای وانەبێژمان هەیە. هیوادارین ئەم جیاوازیە لە نێوان مامۆستایاندا نەمێنێت بۆ ئەوەی ئەوانش بتوان ئەرکەکانیان زیاتر جێبەجێ بکرێت. جیاواز لە هەموو ئەمانە لە کەرکووک بەهۆی ئەوەی تا ئێستا بەشی خوێندنی کوردی وەک بەرداشێک لە نێوان هەرێم و بەغدایە، مامۆستایانی دووچاری زۆرترین نەهامەتی و جیاکاری بوونەتەوە. لە زۆرێک لە مافەکانیشیان بێبەش کراون. اینجا حەلەکە ئەوەیە بخرینە سەر بەقا. دیارە بێزاریەک دروست بوو لەلایەن مامۆستایانی خوێندنی کوردیەوە. خۆی بێزاری مامۆستایان بۆ خۆی کۆمەڵی هۆکاریە. یەکێک لەوانە موچەکانە لە کاتی خۆیان بەڕاستی، ئەوە خاڵی یەکەمە بەڕاستی. خاڵی دووەم ئێمە لە ڕووی وەکو وتم ئیمتیازات، کۆمەڵی ئیمتیازات هەیە بۆ مامۆستایانی ناوەند هەیە، بەڵام بۆ مامۆستایانی هەرێمی کوردستان نییە. خاڵێکی تر ئەوەیە کە لە کاتی خانە نشین بوونە مامۆستایانی سەر بە بەغا بڕێکی باش لە پاداشتی خانە نشینی وەرەگرن، بەڵام ئێمەی مامۆستایانی هەرێم نەگنی وە ڕەنگە ڕوبعێکی ئەو پارەی ئەوان وەرگین. ئەمانە کۆمەڵی هۆکارە کە وای کردووە جیاکاری دروست کردو لە نێوان مامۆستایانی هەرێم و مامۆستایانی بەغایە. ئەمە بۆ ئەوی نەمێنێ چارەسەرەکە ئەوەیە بەشی خوێندنی کوردی مامۆستایانی خوێندنی کوردی بخرێنە سەر بەغا. لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی کەرکووک 23500 مامۆستا و فەرمانبەری هەمیشەیی هەن لەگەڵ زیاتر لە 17000 وانەبێژ، جگە لەبوونی ژمارەیەکی زۆر خۆبەخش کە تا ئێستا بەهۆی نەبوونی ئاماریانەوە لە پەروەردە نازانرێت ژمارەیان چەندە. ئەمە جگە لە 8000 مامۆستا و فەرمانبەر و 750 وانەبێژی دیکەی خوێندنی کوردی کە سەر بە هەرێمن. زانانە بەز، کەناڵی ئاسمانی کەرکووک.